سڵاو ئازیزان و خۆشەویستان، ئەوانەیە ئەگەر پێیان وایە و شڕەوانە بەدەن تەئسیری هەیە ئەوەشی پێوانیە توانێت گۆڕانەگرێت. دیارە وەک خۆیان دەفەرمونون هەر هەژار هێمنەکەی جاران بین ناوی هەژار و هێمن وا بەیەکەوە بەسراوە، حتا یەکێ لە خۆشەویستان ئێمە لە شاری بۆکان نێوی خۆینەوە هەژار هێمن نێوی شارێکی چاکیشی کردووە. وانە یەکن سەبکە شاریشان یەکە، ڕەنگە بڕێک بووە بڕوە جیاواز بووێ، هیچ ئشکالی نییە، ڕەفاقەت لەگەڵ ڕەقابەت دوشتی جیاگاوڵن. ناڵی جودایی یەکێ لەو شاعرانەیە کە مام هێمن لە دەورانی دەرەوەی داکتوێتی و یەکێ لەو شاعرە ماندگارانەیە. لەبیرم لێ لە کاک لەتیف هەڵمەتم پرسی شێخ لەتیف کە یەکێ لە ساحەبانی سەبکی نوێ و حاشا لەوە ناکرێ هەر لە کەلار لە شارەکەی خۆیدا بووین لە خزمەتیدا بووم و شانازیم هەیە لە کرماشان کۆنگرەی گیرا بوو. وتمەری کاک شێخ لەتیف بەزارێتە ناڵە جودایی کۆن دەبێ کوتی نەخەیر من نەڵێم شاری قەڕن نییە، شاری ساڵەهای ساڵە وەختی شاعرانی شێری نوێش ناڵە جوداییان قبوڵە، حاشا لەوە ناکرێ یەکێ لە شاکارای ئەدەبیاتی کوردیە. مام هێمن لە دەورانی کە لە دەروی وڵات بووە ڕوو دەکاتە ساقینامە لە ئەدەبیاتی فارسیدا زۆرن کە مزگەنی تەمە دەبێت من ئەو ساقینامەم وەرگێڕاوەتەوە بە زمانی فارسی لە فەرسەتێداویشان دەنگی خۆم بۆ دەخێنمەوە. ساقیا وا بادەوە ڕوو لە لای من کە بە جامێ بادەوە. هونەری شێری ئالێ لەلایە جێناسی تامی بەکاربردووە، بادەوەیە نەبوو کە من جانە بادەش بێنە بۆ مشتری وەک من لە مەیخانێ کە من زۆربەیان شاد و بە کەیف و بێخەمن. جاری وایە شاعر دیگەرستایی ناکە، خودستایی دەکا. لەو حاڵەتە خودستایی دەکا بە خودی خۆی گەیووە، جا لە هەر بارێکەوە بێ مام هێمن لێرەدا خودستایی دەکا، دەڵێ هیچ یەک لە مشتری وەک من نابن بۆ چۆن ئەوان شاد و کەیف و بێخەمن. و لێرەدا ئیدی مام هێمن استنتاج دەکا، فەقاهەت دەکا، فەقیه دەکا، فەقاهەت دەکا لە علمدا لە ئەسمە خواریدا. دەڵێ مەی حرامە بەڵام بۆ کێ حەڵاڵ و حرامی مەی لەبیرم دێ خدا عەفیکە مامۆستا مەلا سەعەدی کامەم دەیکرد وەڵایی بەو مەسەبەی هێمن هەموو کەس بخەتەوە حرام نییە وەک ئەو دەڵێ مەی حرامە بۆ سەهەندە و بێخەمان مەستی بێخەم بۆچی بگرێنی خەمان. دوایی تۆزیحیدا ئەوانەی چێن کە بۆیان حرامە ولی ئەوان سەهەندە یعنی سادە و بێدەنگ و بێ ئارام و سۆدرە و بێخەم. کەسە خەمێنی بۆ یەخی ئێمە دەگیرێ بڵێ بۆساک ئێمە لەبەر خەمەکەمانە دەخۆینەوە. ئەم شەرابە تاڵە دەرمانی خەمە، لێ حرام بێ ئەو کەسەی دەردیکەمە. ئەم شەرابە ئاڵە بۆ بێ دەرد نییە، جارێ دەڵێ تاڵ، جارێ دەڵێ ئاڵ، چەند جوانە، لێ حرام بێ ئەو کەسەی ڕەنگ زەرد نییە. بۆ کەسێکە مەیت زیلکی پێوەنێ بۆچی من هەڕ لێرە بینی پێوەنێ. ئالێرە ئەو شەڕوانەی من خۆشەکێ لەوەدایە ناوەخنی تێدایە. دەخمن مامۆستا هێمندا بوو، منیش دیپلۆم بوو ساڵی 1960 دەچینە کاگەمەدی مەولانی بۆ ڕەزاییە ئیمتیحانی کۆنکور بدەین لیسانس وەرگرین. چوونە خەنوە مام هێمن لە شوێنە کۆنەکەی ئینساڕای سەلاحەدین بوو لە خیابانی ئەلان نیوەکەوێنە بیر نەماوە لە خزمەتی دانیشتینەوەوان و منیش پێم وا بوو مام هێمن قافیە و شتە ڕەنگە بە دەرز نەخێنبێ نازانێتم قوربان ئەتۆ دەستقەزا بە قەوەتەکەی ئەو بێتەیە وتەوە دەڵێ بۆ کەسێکە مەیتزلکی پێوەنێ پێم ئەو پێوەنێ وەک چۆن مەسەلەن شتێکی پێوەدەنێی ئەوی دیکەی بینی پێوەنێ بۆ معنا بوو. ئەخۆ هەردووکەم پێوەنێ خۆ دەبنە ڕەدیف خۆ چزیلک و بین قافێنێ وتی زانی پێوەنەیەشی وتم نەوەڵە کۆرەوتێ لێ حاڵینەوەی گەوجە ئەوە لە هەری ساڵاغیە پێوەنێ یعنی پێوەی نییە، لە ساڵاغی ناڵێن نییە دەڵێن نێ چیزی یعنی قەڵەوی. بۆ کەسێکە کەس لاواز بێ قەڵە و زل نەبێ بۆچی مەلهڕ لێرە بینی پێوەنێ بۆ پیای مەلهڕ و زلزل و زگەستورەوانەی بە قەولی دێ خوددا دەڵێ بێسلا سەندەڵی مەجلیس بۆ زلزلە نەک بۆ مێشک زل. ئەوی دڵە و زلزلانە حەقا نییە بیخۆن پێوەنێنی پێوەی نییە. بۆ کەسێک کەمەی کە دەردی کاریە بێخەمک بیخواتەوە زۆرداریە
ئالێ لەوە کەسانە یەک شاحەدا یەک بە یەک پێم وایە بە سادەیە بۆ کەسێکم مەیدڵی پڕ بێ لە داخ بۆچی لەی بخواتەوە بەرزە دەماغ ئەو کەسەی بێکەس نییە و خانە خەراب تەک بە ژەهری ماری بێبادە و شەراب ئەو کەسەی نەیچێشتووە دەردی ژیان ئەو کەسەی نەیدیوە ئێش و برک و ژان ئەمانە یەن ناخۆشی ئەو کەسەی نەکرا نیشانەی تیری خەم شانیدا نەخدا لە بنباری ستەم ئەو کەسەی هەستی بە زۆرداری نەکرد تیغی زۆرداری برینداری نەکرد ئەو کەسەی دەستی لە ئەو کێ بەردرا ئەو کەسەی دشمن لە ماڵی دەرکرا ئەمە بڕ گرانە ئەو یعنی بین قڕک ئەو کەسەی دەستی لە ئەو کێ بەردرا یعنی بینیان نابووە دەستیان نابووە بینی بەڵام ئیدی نەجاتی بوو ئیدی ناخنچێنن ئەو کەسەی دشمن لە ماڵیدا بێ نابخۆت و بەڵام دشمن لە ماڵی دەرکراوە یعنی ئازادە ئەو کەسەی کە ئازادە ئەو کەسەی نەیبینێ هاتی دشمنی ئیدی دشمنی نەماوە دەورێ هاتی دشمن نەماوە نیری نووسیبەتی تیری ئەمە غەڵەتە مەسخەیە تیری نییە نیری یەخسیری لە ئەستۆ داڕنی نیر یعنی یوو ئەوەنی لە گاو کەڵشتی دەکەن بۆ لەژێر ڕابەکان یا لەژێر جوتی بکەن ئامێرە دەڵێن نیر یعنی ئەسارە لەژێر نیر و یوغی ئەسارەدا نەجاتی بووە ئەو کەسەی هێندە نەبوو زویر و زگار وانکەوتە بەر چەپۆکی ڕۆژگار هێندە غەمبار و ناڕەحەت نەبوو ڕۆژگار زندگی لێی نەدابوو ڕۆژگار عەزەتی نەکردبوو ئەو کەسەی نەیهاڕی بەرداشی زەمان تەشبیکرەوە بە بەرداشێکە وەک ئادگەنم دەهاڕێ ئەو کەسەی زیڕڕەی نەگەیە ئاسمان یعنی هێندە شاری بۆ نەهات هاوارکاوە ئاسمان ئەو کەسەی دووری عەزیزانی نەدی تیروتانەی بێتەمیزانی نەدی بێتەمیز یعنی ئەو کەسانی تەشخیص نادەن چاک و خراپ تۆزی بەدبەختی لەسەر شانی نەنیشت لێی نەگیرا دەور و پشتی جواتە نیشت ئەو کەسێک خواردبی لە بنستێ بەڕما شەورە بۆ کەیفێ لە ماڵی خۆی نەما بۆ دەبێت بێت و بکە مەیخانەتان شوێنی دیکە زۆرە بۆ گاڵتە و جەفەن ئەو کەسە حەقی نیوەتەوێ ئەگە هەدەفی بێ گاڵتە جەم بچێ بۆ جێگایەکی کاری بێ مەیخانەت بێ مەیخانە جێ ئەوانە نیە مەیخانە جێ کەسانێکەکە دویستکان مەی بخۆنەوە و دەردەکانیان تۆسکاڵێک تەنزیمنی نامیزانن دەردوخەمی ڕۆژگار بەعیز دەبێت تۆسکاڵێک حاڵەتی نۆرماڵی بەسەریدا دێ ئەوان بخوان نۆرماڵ و تەبیعین حەقیان نەکوانەوە دا مەسنەوی معمولا جارجار مۆزوعەکان دەگۆڕێ لێرە مۆزوعی گۆڕی ڕوویکردە ساقی ئەو کەسانی کە مەیان بۆ حرامەوانێ مایان بۆ حەڵاڵە تەوزیعیدان دێتە سەرەوەی دەستەیەکی دیکەشان کە نابێ بخۆنەوە ئەو کوڕەی هێشتا لە ژوانێ ڕێی هەیە سەیرە زۆر سەیرە کە ئالوودەی مەیە وەختی جوان بۆ خۆی دەتوانێت بچێت جوان بچێتە میعاد بە قەولۆڕی بچێتە قەرار ئەو بۆ خۆی مەستی ئەو قەرارەیە حەقی نییە ببادە مەستیکە پێم سەیرە نابوو وایە وا بکردایە ئەو کەسێ ڕاوینێنە لێر و لەوێ ئەو کوڕەی ماچی کشانی دەستکەوێ ئەو کوڕەی دۆی داوەتێ دەستی دەنێ بێتە ئێرە چۆنە هەیدەی ناکەنێ ئەو کەسەی لە شاییدا کەس دەچێتە دەستیەوە ئەو حەقی نەمەستیکە هەیدەی ناکەنێ یعنی بڕێ یەڵە هەڵێ دەبینم دێت تازە تەرجەمەی ناڵێ دایم کردبەوە لە کۆنگرەیەک بوو لە سەنەر بۆ ستێزڵە ئەسێرەکیان مام هێمن بوو ئەمریش و شێرم خوێندەوە کابرایەک هەر کتێرێک هاکە کێ وتێتی ناڵێ دایم کرد بە فارسی کوتم من کوتی چۆن کرد بە فارسی ئاخر ئەو دۆی داوەتی دەستی دێنێ بێتە ئێرە سەیری هەیدی ناکەنێت دۆی داوەتە چۆن تەرجمە کردەوە هەیدێت چۆن تەرجمە کردێتەوە کاگیان تەرجمە دەبێ مەحەدەرسازی بۆ بکەی خۆت دۆی داوەتی دووغی عروسی نییە لە فارسیدا هەبووە حافظ دەڵێ رقص بر شعر تر و ناله نی خوش باشد خاص رقصی که در آن دست نگاری گیرن پس او رقصی کچک لیب دکره پیوله نگاری که لگالتا دی رقصین دعوتکا لیره دا بدوم کلود نگار دیجا لیره دا هیدیش مثاله که فضل بزن به چاک یالله حالا بزن به چاک کتوما آنکه رقصت با نگاری خوب و پاک آیر اینجا جمله گویندش به چاک أشد بها معنى أنقاوتها أو كسي تصير ممكن يربي أو كسي تفري ضلي بوجيد ببي أو كسي بنزولا بكشة جاروبار أو كسي دصف هذا جرنيار داركينا جرنيار أو كسي راموس يكون ميتاسلوس أو كسي تيهل ندابت شارنوس أو كسي بمشي خناوي جردني كفر يقتل الشرابي جردني شان جوانا جناس تامة خناوه یعنی شونم گردنی مل او کسی آوی شونه بی گردنیار دخوا که حق نشرابی بده
جا لە تەرجمەکەی لا زۆر کەس کردویانە بەڵام ئەوە نازانن یەکێ لە هونەری تەرجمەوەیە لە تافەتهای سەنایعی لەبین نەبێ یعنی ئێستا ئێمە ئەو شێعرەمان زۆریان تەرجمەیان کردوێتەوە جناسەکانی حفزکەی دەبێتە تەرجمەی شاعرانە گەردەنێ یعنی مل گەردەنێ ئەمە لێرە جا لە تەرجمەکەیدا حەولی ئەومداوە ئەو جناسەی بپارێزن نووسیومە میمەکەت ئەنکوزی گەردەن شەبنەمی کوفرمەز از دادمەی در شب نەمی ئەوە جناسەکەش حفز کردووە تەرجمە دەبێت شاعیر بیکە شاعیر تەرجمەی شێعر بە شاعیر دەکرێت و ئەو دەدایێت لەکوێدا شێعرەکەی نابێت زەعیفەکەی شێعرەکەی دەستی ئەوڵەکە دیسان ئەو کەسەی ئاسوودە و خۆشڕای بووە قەت خەمی یەختیر و کۆیلانی نەخوارد یعنی خەمی تەبقاتیف نەبوو بەزەی بە فەقیر و هەژاردا نهات یەک لە ماڵە چاوەڕێ بوو بێتەوە دەرکینەوە ماڵێکی لێ بکرێتەوە لە ماڵەش ئومیدەوار بوو کەسێکی ئافرەتێ ژیان هاوژینێکی دڵسۆز خەمڕەوێنێک گوێبەجاتە ڕازیە و نازەنینێکی بکێشە نازیە و لە ماڵێ ئەوەی هەبێ بگرێ پەندەی نەرمونۆڵی ناسکێ بۆی کرابێتە سەرینێ باسکێ قۆڵی نەفرێک هاوژینەکەی لەسەری بخەوێ هەی بەهێز و گورد و تین و تا و گوڕ ڕۆژگاری ڕەش نەبێ و بەختیم بگوڕ یعنی فەراری یعنی ڕۆژگاری ڕەش نەبێ و شانسی هەڵاتوو تین و تاوێکی تێدا مابێ ئەو کەسەی جێگەی لە میخانێ نییە ئەو کەسەی باد و شەرابی بۆ چییە ئەوش دەستەیە دیکە کە شەراب لێ حرامە بە مەسەبی مامێوان دیسان ڕوو دەکاتە ساقی و دەری دڵی دیبووی تێدەڵێ ساقیا وا وەرگەڕێ ڕوو لە لای من کە مەچۆ بۆ سەرپەڕێ لەنگەرێ مەگرە مەبە وا بەرزە فڕ بێنە بۆ من جامێ پڕ مەی حەڵاڵە بۆ منی وێرانە ماڵ بۆ منی سەرگەشتەی ڕوود و ڕەجا ئەوان بۆ حرامە وەک من نین عەرزم کردی ساقی لەو مەیخانەدا من مشتری وەک منت دەست ناکەوێ بزانە من کیم لێرەدا هێ من خودی خۆی شەرحەداتەوە سەبەرە تاریکەکانی ژیانێ ڕوونا دەکاتەوە من کیم بۆ منی بابر دەڵێ گردنشین بابر دەڵێنی گوڵی گیایەکە کە با پایزان بادێ با کەناڵدانە قانگەلاش لەکوێیە منیش لە شیرانە و ئەلعانە لە بەغدام و لە هەولێر لە سلێمانی و ئاوارە بوو ماڵ مەجێشت و گردنشین و ماڵە کەوتوم و بەڵام بۆ منی دڵ پڕە ناسوەرە و برین دڵیشم پڕە لە دەرد و غەم و ناڕەحەتی بۆ منی ئاوارە و دوورەوەتەن بەتایبەت ئاوارە بووم غوربەتی گەورەترین ساخت غوربەتی و غەریبی دوورەوەتەن ئەوی بۆ شاعیرێکەوە ئەو هەموو وابەستگی بەجێهێشت بێ بۆ منی ئاوارە و دوورەوەتەن بولبولی بی بەرز گوڵزار و چەمەن پەروەریوی باڵشکاوی دەنگبڕاو بێبژیوی بەشخراوی دەرکرا و پیر زۆرهانی کەنەفتی دەربەدەر دیدەسووری دڵ مەکۆی دەرد و کەسەر داتەپێوی بێپەسیوی بێقەرار بێکەسی دەستەشکاوی کۆڵەوار لێو بەباری دەردەداری ڕەنجەڕۆ کێم ئەوانە بەڵام شاعری جوانی پەرستی دەبەست من ئەو شاعرە من کەسێکم ئاوان بەو هەموو دەردەوە چۆن حەقم نێت بۆمەوە ساقیا بۆ کوێ دەچی تۆش لەبەر ئەو مەتۆڕانە ملکەچی ساقی بڕێت بە منەتەوە مایەکەی دەدا دەڵێت دەوڵەمەند و شتە هەن دەستور دەدان ئەنواعی باشترەکان بۆ بێنن نازانم چەرە ساعتی عاریان بۆ بێنن تو کەسی هەن مەبە مەچوو بەلێوان تۆش بەڕەنگ بۆ ئێوە خواتت فری و چاوی تۆشی هەڵفریوە زێڕوزی و ئەتۆش خەیاڵتەیە بخۆت بفرۆشی تۆش دەگۆڕیەوە دەگەڵ گەوهەر هونەر کەنجێ گەوهەر جوانیکردن بەختەوەر اشتباه نەکەی پێت وایە بێت بە زێڕ جوان دەبی گەوهەر و زەر و سەر و کابرا جوان ناکە خۆشبەختی ناکە ئەی چی زێڕ بەڵایە بێوەفایە دەوڵەمەند هەر هونەرم نەمرە هونەر وەر مەردوڕان سەرۆت و سەرمایە زۆر بێوەفان دەوڵەمەندەکانش بێوەفان ئەوەی پوڵیان تێدانێ ماڵی تێدانێ خێریان بۆ نەکا نایکەن مەسەلەن خەیەم دەڵێ من نازانم ئەو کابرای مەی دەفرۆشێ بۆ فۆڵی چی دەکڕێت لە مەی چاتر مەی زۆر لە پوڵ چاترە وا دەڵێ ئەوانە بەکانە زێڕ بەڵایە بۆیان چەڵکی دەستە ماڵی دنیا وەک دەڵێن ماڵپەرست پەیمانشکێنەوە بێ بەڵێن ماڵی دنیا وەک چەڵکی دەست وایە لامێنێ چێتان دیوە تاسەر دەوڵەمەند بێ چێتان دیوە تاسەر فەقیر بێ ئەوانەی ماڵپەرستن پەیمانشکێنن قەدری جوانی کوا دەزانێ خاوەن ماڵپەرست جوانپەرستە پیری خاوەن زەوق و هەست ئەو کەسەی کە ماڵپەرست بە قەدری جوانی نازانێت بەڵام پیرێکی وەک من خاوەن زەوق و هەست ئەمن جوانی پەرستم وەرە بۆ لای من تا ئێرە بۆ با سەرتان زۆر نێشێنم لە بەشی دووەمەکەیدا ئینشاءڵڵا بەقیەکەشتان بۆ شەردەدەم لەوێدا مامهێ من دووارە لەگەڵ ساقی دێدڵهایەکی دیکە دەکات و عەرزتان دەکەم لەگەڵ ئەو نێوەخانەی کە خۆم لەبیر من